دۆستانی فلیم زازان خۆشحاڵین وا جارێکی کە لەگەڵتانە شا دەبینەوە. بەڵام ئەم جارە لەسەر تەوەرێکە زۆر گرنگە بۆ کاری فلیمسازی، ئەویش پۆستەرە. پۆستەر ئەتوانین بڵین وەکو دێڕنامە لۆگلاین کە لە وانەکانی پێشووە کاکاوە معینفەر باسی لە دێڕنامە کرد، ئەبێتۆ بە دێڕێ دوو دێر تا سێ دێر تا چوار دێر ئەبێ کورتەی فلیمەکەت، ناوەڕۆکی فیلمەکەت، پەیامی فیلمەکەت بگەێنی. بۆیە من بەکو کوردی ئەوەم پێجوان بۆ و ناوەی لێنابنین دێڕنامە بە چەندێ ڕێک تۆ نامە پەیامەکەی خۆت بگەێنیت. لەم وانەیە باس لە پۆستەرەکەین. پۆستەر بە هەمان شێوە ئەویش یەکێکە لەو تەوەرانە لەو چەمکانە زۆر پێویستە. تۆ هەوڵ دەیت لە پۆستەرێکە لەو وێنانەی کە دایانیت لەو دیزاینەی کە ئەیکەیت ئەو مانای ئەو فیلمە بگەێنیت، ناوەڕۆکی ئەو فیلمە بگەێنیت. گەلێ جار بۆ بەشی بازرگانی بەکاردێت، بۆ نمونە گەلێ جار بێجگەلەوە هەوڵەدەن فیلمەکەم لە ڕێی کارەکتەرەکانیەوە، لە ڕێی ئەکتەرەکانیەوە، ئەکتەرەکانی کە ئەکتەری سەریچین هەوڵەدەن بە وێنەکانی ئەوان کە لە فیلمەکەیە زیاتر گزارش لە پۆستەرەکە لە فیلمەکە بکەن لە ڕێی پۆستەرەوە و هەروەها بەشە بازرگانیەکەشی بگرن بۆ ئەوەی چونکە ئەوە ئەکتەراگەر ناوداربێ خەڵکێکی زۆر دێتە ناوە دێ بۆ بینینی فیلمەکە. اینجا ئێمە لێرە باس لە بایەخ و گرنگی پۆستەر ئەەکەین، چەند پێویستە، چەند زەرورە کە کەسێکی شارەزا ئیشی لەسەر کات بۆ ئەوەی هەوڵ دەین بابەتێ بکرێت، ئەو بابەتە ئەوە بگەێنێت کە لە فیلمەکەیە هەیە. بۆ نمونە من بێمە سەر ئەوەی کە ئەم جارە ئێمە کە بۆ پەنامان بردە بەر کاکە ڕێناس عارف کە وا بزانم بەشی گرافیک و دیزاین و پۆستەر و ئۆشتانی خوێندووە، دوای خۆیتوانێ باسیکە باشینەکە. بەڵام من ئاگادارم لە تواناکانی و لە مناڵیەوەی و بێجگەلەوەش بەرهەمەکانیم بینیوە. هەر بۆ نمونە ئەلم ڕۆژانە من بەرهەمێکیم داگرت کە زۆرم پێ جوانە، ئێستاش حەزەکەم یعنی هەرو بەرهەمیان من تۆزی خۆم لە لای خۆمەوە قسەی لەسەرکەم کە ئەبێ ئەو کەسە پاشخانێکی زانیاری باشی هەبێت بە تایبەت لەسەر ئەو چەمکانە و لەسەر مێژووی میلەتەکەی خۆت. کە لێرە ئەبینین سێرەکەین لەم پۆستەرەیە کاکە ڕێناس هاتووە گەڕاوەتەوە بۆ مێژوویەکی دێرینی ئێمە لە سۆمەریەکانەوە، لەوەیە لە پێش سۆمەریەکانەوە ئێمە وێنەیەکەیە کێشراوە، ئەو وێنەیە با بڵێن کەنیشکەی باڵدار، کچە باڵدارەکە. ئیتر ئەمە هاتووە لەگەڵ مێژووە هاتووە تا گەشتۆتە سەر سنووق، ئەو سنووقانەی کە جاران جل و کەلوپەلی ئێمەی مناڵان و دایکان و باوکان و ئەمانی تیا کۆکرایەوە کامە نەرکەکانمان کۆیانە کردەوە و لەگەڵ ئەوەشە لەسەر سنووقەکە پێخەفەکانیان هەڵەچنی. لەسەر ئەو سنووقانە وێنەیەکی ئەو کچە باڵدارە هەبوو. ئیتر ئەگەر بە شێوەی ئەسب بوو بێت، ئەگەر باڵدار بوو بێت، ئەمە لەگەڵ میتۆلۆجیای ئەفسانەکانی دیرۆکی مێژووی کەڵچەری ئێمەیە هاتووە. تەنانەت هەستێکی وای ئەمانە دروست کردووە بەبێ ئەوەی خۆمان بزانین. ئێستا کاکە ڕێناس لێرەیە هاتۆ لەم وێنەیە پەنای بردوۆتە بەر ئەو خانمە بەستوێتەوە بە زارا کە ئەمڕۆ باس بۆ بە نمونەی زمانی کوردی، بۆ بە نمونەی نووسینی کوردی، ئەلفوبێی کوردی، یعنی وەکو پەیامێک ئەم هاتووە ئەو مێژووە کۆنی بەستۆتەوە بە زاراخان. من ئەم پۆستەرم زۆر پێجوان بوو، بۆیە حەزم کردم ڕوونکردنەوەیە لەسەر ئەوە بم، چونکە پۆستەر یەکێکە لەوەی کە تۆ چۆن بە پاشخانی مێژووی خۆتە ئەڕۆیت و دێیتەوە ئەیبەستیتەوە بە ئەمڕۆوە. اینجا با بینە سەر بەخێراتنی کاکە ڕێناسکەین یاخوا بەخێر بێبان دیەمان بۆ فلیم سازان. کاکە ڕێناسی ترەگەر نازانم بم بەخشاگەر لەسەر و پۆستەرە کەم تەرخەمی وتنم شیکردنەوەم لەسەری وتبێت. زۆر سپاس کاک سەرکەوت، سپاس بۆ ئەرکوماندووبوونتان، هەروەها سایتی
فلیم سازان وەکو ئاگادارم ماوەیەکی باشە خەریکی کاری ڕۆشنبیری سینەماین و منش زۆر پێم خۆشە و جێگەی شانازیە بۆ منیش کە لەم مینبەرەوە بتوانین کۆمەڵێک ئاڵوگۆڕی زانیاری بکەین. دووبارە سپاس بۆ باسکردنی ئەو پۆستەرە و بڵاوکردنەوەی و دیارە حەقی خۆتی بەزیاوە پێدا ئەو بابەتەیە بابەتێکی زیندووە ڕۆژانە ئێمە لە وڵاتی خۆمان یان لە هەر پارچێک لە پارچەکانی کوردستان هەمیشە ئەو کێشە سیاسی و کۆمەڵایەتیانە ڕوەدەن و جێگای ئەوەیە کە ئیتر هەمیشە ئێمە قسەمان لەسەر بێ وەکو نەنبەر وەک ڕۆشنبیر وەک سینەماکار وەک کارتۆنی سیاسی لەسەر دروستکەین کاریکاتێری لەسەر دروستکەین ئەم کارانە هەمیشە بۆ ئێمە ینی ئەرکێکە ئەرکی سەرشانی خۆمان دەزانین. دووبارە سوپاس بۆ ڕوونکردنەوەکەت و هیوادارم ئیمشۆ بتوانین کاتێکی بەسوود لەگەڵ یەکترا بەرینە سەر. کاکە ڕێنازیان با بینە سەر باسی پۆستەر بۆ سینەما و تەوەرەکەی ئەمڕۆی تۆ لەسەر ئەوەیە هوەری پۆستەر و گرافیک لە سینەمایە. جا من نامەوێ بچینە سەر و باسی تۆ چیت خوێنەوە بۆوە ئەمانە نا، بەڵام حەزەکەم خۆت ڕوونکردنەوەیەک لەسەر وەکو پێناسەیەک وەکو شیکاریەک لەسەر پۆستەر و گرافیک شتێکمان پێ بڵیت. بەڵێت گرافیک خۆی لە ڕاستیا هوەرێکی تازەیە، ینی بەم شکڵی ئێستەکە ئەمەیزانین بەڕێکەوت لەگەڵ سینەمایە دروست بوو. یعنی ئەتوانین بڵین پێشتر محاولات هەبوو وەکو گرافیک، بەس ئەو گرافیکە مۆدێرنە چاپەمنی کە ئێستا هەمانە لە کۆتایەکانی سەدەی 19 شانبەشانی دروستبوونی سینەما پێکەوە بەیەکەوە لینکێکی چاکیان دروست کرد و تێکەڵاوی یەکتر بوون. هەڵبەتە گرافیک خۆی هەر بەشێکە لە چاپکردنی شتێک لەسەر ڕووکەشێک و تەبعکردنەوەی و چاپکردنەوەی بۆ ڕووکەشێکی تر بە عەدەدێکی زۆرتر، جا بۆ مەبەستی هوەری بێ، بۆ مەبەستی بازرگانی بێ، بۆ مەبەستی تەبلیغاتی و بابەتی ڕوونکردنەوە بێ، ڕوونکردنەوەی زانستی بێ، کتێب بێ، ئەو بابەتانە سوود لە گرافیک وەرگیراوە هەر لە کۆنەوە. هەتا لە سەردەمی لە کۆنا لە چین لە یابان سوودیان لە جۆرێک گرافیکی تەختەیی بینیوە، بەڵام بە شێوەیەکی زۆر هەر لە مەجالێکی هوەریە ماوەتەوە بەرتەسک بووە تا لە ساڵەکانی لە کۆتایەکانی 1970 سەرەتاکانی 1970 کۆتایەکانی 1970 بە سوتفە تەکنیکی لیتۆگراف، گرافیکی لیتۆگراف دۆزرایەوە. لیتۆگرافی لیتۆ بە مانای بەرد دێت بە زمانی یۆنانی کۆن. ئەو لەسەر ئەو تەکنیکە توانرا کاری چاپەمەنی و گرافیکی لەسەر بکرێەوە، هەم بە شێوەیەکی هەرزان بە شێوەیەکی جوانتر و بە سوتفە کەسێکی شانۆکار خۆی ئەم تەکنیکە لیتۆی دۆزیەوە وەتوانی کارەکانی خۆی پێ بکات و ئەتوانین ئەگەر من ئەگەر بابەتەکان هەنێجار هەنێک بابەت پێویستی بە ڕوونکردنەوەی وێنەی هەیە، من هەنێک وێنم بۆ نردووی ئەگەر توانی پیشانی بە وێنەی ژمارەیەک هەوڵەدەم دایگرم ئەگەر هین بوو ئەگەر وێنەی ژمارەیەک تەماشا بکەین. ئەم تەکنیکە شانبەتر زوو جێگەی خۆی گرت وەتوانی ئەم کارە بکە. بۆ نمونە ئەمە وێنەیەکی کۆنە کە چۆن لەسەر ئەو پارچە بەردە کارەکان و پیتەکان و وێنەکانیان پیا دروست کردووە و چۆتە لەسەر کاغزیان لەسەر قماش چاپ کراوە. ئەگە بچیتە وێنەی ژمارە 2 بەڵێ یەک دقەیەک با ئەو هینە لا بەرم ئەو ئارمە، چونکە خۆتە زانیتەوە لەگەڵ وێنەکەیە گونجاو نییە بۆی خەڵک زیاتر بە جوانی بیبینێت وە نییە؟ بەڵێ بەدڵی خۆت. ئێتر ئێستا توانین بچینە سەر وێنەی دووەمیان کە باسە کرد. باشە، ئەوی شەر ئەمەی وێنەی دووەمیش وێنەکەی دواتر لاپەڕی 2 هەر بۆ ینی بۆ ڕزانیاری زیاتر ئەم کەسە ئەمەی کە هەیە بە ناوی یۆهان سانفێلدەر ئەڵمانیە، وێنەی ژمارە 2 ئەگە بچیتە خواردترەوە بڵین لاپەڕی ژمارە 2 ئەم یۆهان سانفێلدەرە، ئەمە شانۆکارێکی ئەڵمانیە بەڕێکەوت ئەم تەکنیکەی دۆزیەوە داستانەکەی دوور درێژە بۆی کاتمان زۆر لێنە بە چۆن دۆزیەوە بەڕێکەوت، بەڵام بە شێوەیەکی ینی ڕێکەوت دۆزیەوە و توانی وەکو تەبلیغێک بۆ شانۆکانی و سەردەمە خۆی بەکاری بێنێت. نمونەیەکیش کە لە بەردەمانەکە ئەگە بچیتە سەر لاپەڕە 3 ئەوە تەبلیغی شانۆیی ریشاردی سێهەمە، ریشاردی سێم لە نووسینی ویلیام شێکسپیر
و لەو سەردەما ئەمە بە تەکنیکی لیتۆگراف کراوە لەم کاتەوە ئیتر لەم سەردەمەوە ئەمە تقریبا ئەلبەتەمە تۆزێت درەنگترە 1950 بەڵام بەم تەکنیکە کراوە بینی بەهێزترە تیپۆگرافیەکی بەهێزی تا بەکار هاتووە تەبەن لە گرافیکە ئێمە پێویستیمان بە ڕسم و وێنە و شکڵ و ئیلستریشن واتە وێنەی تەوزیحی و بەشێکی گرنگی گرافیک پێویستیمان بە تیپۆگرافیە تیپۆگرافیانی زمانی زانستی حرف و پیدنووسین ینی پیتسازی ئەبینی بە چەند شێوەیەک سیرەکەی لەسەرەوە ناوی نووسەرەکە بە گەورەی نووسراوە بەنەوە تایتڵێک نووسراوە زانیاریەکانی تری لە خوارەوە فکرەیەکی تایە لەسەر ئەو زانیاریەی بڵین لەسەر شانۆیەکە و بەو شێوەیە ئەمە پۆستەری یەکەم بڵین پۆستەری لیتۆگرافی بۆ لایەنی ڕیکلام بۆ کارە هونەریەکان و هەڵبەتە کاری تیجاری ئەوانشی پێکراوە بە شێوازی سادە و بەم شێوە توانرا عەدەدێکی زیادەتر ینی ژمارەیە زیاتر لەو پۆستەرانە بە چاپ بگەێنرێت چکە ئەگەر خۆمان نزانین ئەوانە بێ یەک نوسخە تۆ ناتوانانی تەبلیغێکی گەوری پێ بکەیت ئەگە بچینە ژمارە 4 لاپەڕەی ژمارە 4 لێرەوە پۆستەری هونەری دروستە بێ پۆستەری هونەری سینەمایی و شانۆیی و طبعاً ئەم هونەرە زیاتر لە فەڕەنساوە سەری کرد بە حکمی سینەماش هەر خۆی سەرەتاکانی لە فەڕەنساوە دەستی پێ کرد هونەرمەندی بڵین گرافیک ساز یولیۆس شێرەی پێڵێن ینی لە شارێت پێڵێن جوول شارێ بە ئینگلیزیەکەی هەستا بە ئەنجام دروستکردنی بە هەمان تەکنیکی لیتۆگراف بەڵام ئەمە لیتۆگرافی ڕەنگیە دەبان دوای ئەوەی کە دوای 1970 ساڵێکی تێپەڕیوە ئەمە و کاتانەیە کە کە سینەما دروستە بێت تەکنیکی ڕنگ لە لیتۆگرافە ئامادە ئەکرێ و کۆمەڵێک پێشکەوتن بە خۆیەوە بینێ ئەبینین بە شێوەیەکی زۆر وازح فکرەی ئەو بابەتە ئەگەێنێت بە احتیمالکردنە سەر سێ ڕەگەزی سەرەکی لە پۆستەرە کە ئەویش تێکستە واتە نووسین تێکستیش بە شێوەی تیپۆگرافی هونەری و ڕنگ کە ڕنگ ئەتوانێ ئەو ئەتمۆسفیرە پیشان بات کە پۆستەرەکە ئەوێت و وێنە جایتی وێنەکە فۆتۆگراف بێت یان وێنەی ئیلوستریشن بێت یان سیلوێت بێت سیلوێتیش ئەو بڵین وێنەیەکی تاریکە و شکڵێکەیە بەڵام بە تاریکی ئەم جگەلەوە ئەبێت تەماشا بکەین ئەم هونەرمەندە ئەگەرچی لە سەردەمی هەشداژیا بەڵام زیرەکی زۆر پێوە دیارە لە کارەکەی لەم کارەیە بە تایبەتی کارەکانی تریشی وەنمە کە تۆ بینی باگراوندەکەی بە جۆرێک تاریکتر کردووە بۆی پێشەوە ئیماجەکەی پێشەوە بە وازەحی دەرکەوێت ئەبینی ئەم کەسە حرەکە ئەکا دینامیکێتێک لە حرەکات و لە ڕەقسەکەی هەیە پشتەوەی هەمووی دینامیکێتە و لە کاتێکیشا کەس ئەویتر ینی ئەرکی ئەویتر کەم ناکاتەوە و هەر هەموو هاوکاری یەکترەکەن جگەلەوەی تێکستەکەش بە شێوەیەک لە بۆ کاتی خۆی زۆر گرنگە چکۆ هەمووی بەدەست نووسراوە ئەمە نمونەیەەکە لە هینی جۆل شارێ ئەتوانین چینە لا پەڕە پێنج ئاینیشت نمونەیەکی ترمان هەیە هەر لە ئەمیش هەرکاری جوول شارەیە ئەگەر بۆکو دیعایەکی تیجاری وایە کۆنتراستێکی ڕەنگی جوانی تایە کە ئەما بێ لە پۆستەرە ڕەچاو بکرێ و تێکستەکان بە شێوەیەکی وازەح بۆ نمونە مرکزیت هەیە لە سنترالیزم هەیە لە ناو لە بابەتە ئەسڵەکە کە ئەمە پێم وا بێ من نازانم فەڕەنسیە بەڵام لەوانەیە دیعایی جۆرە خواردنەوەیەک بێ نازانم ئەگەر برادرانێکە فەڕەنسیەزان ڕەنگە پێپەرمنت یعنی با بڵێن نعنا کورسی نعنا پێپەرمنت ئیتر مەبەستیان لە خواردنەوەی مەشروبی ئەبێت عارەقی نعنا بێت ئەدە شتێکی لە بابەتە ینی هەستەکەین ینی هەتا لەم کارە گرافیکە سادەیە تەماشا بکە زۆر بە وریایی شارێ هاتووە ڕنگ و ڕووناکی و تاریکی بەکارهێناوە
بەشی پێشی کە ڕەنگە گەرمەکەیە ڕووناکی و تاریکێکی زۆر بەهێز بە جوانی تەوزیعێکی جوانی کردووە ینی زۆر مەسرحیانە زۆر تیئاتراڵ هاتۆ ئەم فیگۆرەی داناوە بە پێم وا بێ حتمما ئەمە ئەو پۆزیشنەی کە دروستی کردووە حتمما کەسێکی داناوە مۆدلێک بووە ئەنی زۆر بە شێوەیەکی شانۆیانە ئەم کاری ئەنجام داوە و زۆر لای من بەشێک ینی کاکە ڕێنازگیان ئەمە بۆ هینە سەما با بڵێن دانس سەمایە لە کافەیەکە با بڵێن کۆفی شاپێکە چایخانەیەکە با بڵێن بە جێیەکی وایە ئیتر باس لەوەیە بۆ ئەوەیە بەڵێ 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 هینەکەی ئەوەی کە با بڵێن ئێمە زۆر تەرکیزمان زۆر ڕایە کێشێ ئەو مۆدلەیە کە کارەکەی ئەنجامیانی ئەو شکڵە کە دایناوە فیگەرە سێرەکەی لەڕێ ئەوەوە تۆ ڕاکێشێ بەرەو ئەو بابەتە بازرگانیە ئەو شوێنە کە تۆ نەکە گە بچینە بەشێکی تر لاپەڕە شەش ئەمی کەسێکی ترە ئەمیش برێگار ئەمەش هەر تەکنیکێکی تری بەکارهانیوە بە هەمان شێوە فەنتازی زۆری تایە ئەمەی کە هەیە ئەمە زیاتر لە سەرەتەکانی سەدەی 20 و کۆتایی سەدەی 19 خەڵک زۆر بیری لەوە کردو ئەیود لە سەدەی 20 علم و تەکنەلۆژیاوا پێشەکەوێ هەموو مرۆڤێک ئەتوانێت بفرێ ئەتوانێت ینی ئەتوانێت لەم بابەتانێ زۆر شت کراوە حتا واکرا کە بیریان لە خەیاڵی علمیەکی زۆر فراوانە نەبوو کە سیارە بفرێ سیارە نەبوو ئەو زمانە بەڵام قیتار و ترام هەبووە بفڕێیان پاسکیلی فڕی و هەبووە کە بە پاسکیل پۆستیان تەوزیع کردەوە لە وێنەکان کۆمەڵێک وێنی لەو بابەتەیە ینی شتی زۆر بە شێوەیەکی بەریئانە ئەم کارە کراوە بەڵام فکرەیەکی جوانە دێنە سەر ئەوەی کە کەسێکی ترمان هەیە ئەوەی کە با بڵێن هەر لاپەڕە هەشتایە ئەگەر هین نەبم مۆکا ئەمە هەرەوەی پێشوو بوو بەڵ ئاو پێشوو بووە لاپەڕە هەشتێ ئەچینە سەر لاپەڕەهەشت لە مۆکا ئەمیش هەر هونەرمەندێکی خۆی چیچیە بەس لە فەڕەنسا ئەم کارانی کردووە کارەکانی زۆر پرۆفیشنال بووە و پۆستەری مەسرحی کردووە و ئەو سەردەما گەورە هونەرمەندێکی مەسرحی زۆر گەورە هەیە ئەو وەختە شانۆکار بوو سارا بێرنار سێکتەرێکی بەتوانا بوو بە تایبەت لە دەنگا لە وتنە بڵێ جا سارا بێرنار کە ئەم ئیشانە ئەبینێت ئیشە تیجاریەکانی بانگێکات و بە سوتفەی تر لەگەڵ یاگە بچینە لاپەڕەنۆ لێرە ئەمێت تێبینیەک بەم کاگ ڕێنازگیان لێرە ئەبینی وردەکاری زۆر کراوە ئەمە ناچێتە پێم وایە خانەی پۆستەرەوە زیاترە چێتە خانەی گرافیکەوە چونکە خۆتە زانیە بێ پۆستەر سادەتر بێ و لە چەند ڕنگ و هێماکان کەمتر بن وەنیە بۆی قەڵەباڵغی دروست نەکا بۆ چاو تا سەرنج زیاتر لەسەر بابەت بێت بەڵێ قسەکەی جەنابێت تەواو خۆی کە ئێماڵین پۆستەر مەبەستمان خۆی ئافیش بەڵام ناوەکە لە ناو ئێمە بە هەڵا هاتۆتەوە کلمەی ئافیش بەکار نایە کە ئەڵین پۆستەر مەبەستمان ئافیشە جا ئافیشی تیجاری یا باشفیشی بازرگانی بێ ئافیشی هوەری بێت بەرحاڵ ئازادەلەوە ئایا فۆتۆ بەکارهێنی قەرباڵغی ئەکاوێنی تا بەکارهێنێ دیارە قسەکە و ڕاستکردنەوەکە و جوانە کەلیمەی ئافیش دەتوانین زیاتر ئێمە بەکاربێنین بۆ ئەو بابەتە بابێنە سەر نۆ ئەمەش بڵێن ئافیشێکی تیجاری ئەم شخصیاتانە ئەمە سارا بێرناردە بۆ ماوەی 7 ساڵ کۆنتراکت لەگەڵ مۆکا ئاکات کە بڵین پۆستەری هەموو مەسرحەتەکانی سارا بێرنارد ئەو بیکە چۆ خۆشی بڵین ئینتاژ و شتەکە هەمووی خۆی کردوێتی سارا بێرنارد ینی و بەهۆی ئەوە ئەنی دوانەیەکی گەورە دروستە ڕەنگە ئێمە وە بزانین سارا بێرنارد کەسێکی وا گەورە و مهمە بەڵام ڕەنگە نەزانین بەشێکی شوهرەت و ناوبانگەکەی گەڕێتەوە بۆ مۆکا لە بەروی مۆکا توانێتی ئەو پۆستەرە بەهێزانەی بۆ دروست بکات شانۆیەکانی ینی چکۆ فەڕەنسا لەو سەردەما مرکزی هوەر و ئەدەب و شانۆ بوو و بۆ مەسەلەن کەسێک وەکو سارا بێرنارد دێتە پێشەوە و تا ئێستا ناسراوە لای ئەوە حتمما بەشێکی گەڕێتەوە بۆ بوونی گرنگی پۆستەر
کارەکانی سارا بێرنات. بەڵێ کاکە ڕێنازیان تەمان سارە برنەد ئەکتەرێکی خانمە ئەکتەرێکی گەورەی جیانی بواری شانۆ بووە لە دوایینی تەمەنیە وابزانم پێیەکانی تووشی شەلە لەبێ ئیتر وای لێ دێ سارە بەرنارد هەر لەسەر شانۆ جەماوەرەکەی وەرگر بینەر داوایەکەن یعنی هەر بەشدار بێت ئیشی خۆی بکە بەڵام کە ئیشەکە بە کورسی لەسەر کورسی دانیشێ و بەدەنگ ئیتر مەسلەی دەنگ و ئەدای ئەو ناوبانگەی وا گەورە کردوبەوە کە ئەگەر بە جەستەش نواندن نەکا بەڵام ئەتوانێ بەدەنگ پەیامەکان بگەێنێ اینجا ئەم پۆستەرانەی بەڕەز کە باسی کرد لەو کاتانەیە ئەڵێ پۆستەرەکان بە مانگ پێشەوەی نمایشەکانی بکە گەشتۆتە لە فەڕەنساوە بۆ بڵێن گەشتۆتە ئیتالیا و ئەڵمانیا و هۆڵندا و تەنانەت سوید و فنلەنداش دەوڵەتە ئەسکەندە نافیەکان ئەڵێ بۆی هاتوون یعنی خەڵک کۆچی بۆ کردووە چۆنەڵێ بە هەفتە پێشەوە خۆیان گەیانوە بۆی شانۆیەکەی ببینن بەڵێ فەرمووسەکەی بینە سەر ئەجا شانۆ بەجێ بێڵین بینە سەر بابەتی فیلم چکۆیتر لە سەرەتاکانی سەدەی 20 فیلم دروستە بێ و ئەوەی کە بڵین لەسەر عەرزی سینەما دروستە بێ ئەوەی برایانی لومێر ئەوانش بە هەمان شێوە جۆڵ شارێر بە هەمان شتکاری بۆ کردوون دواتر ئەوەی کە ببوون ناوەکان تۆزە فەڕەنسی من باشی بۆم ناخن تۆ مۆرسلێن ئاسوور ئەوە یەکەم پۆستەری کرۆ بۆ کە فیلمی بینراوی بڵین فیلمی عرضکراو کە لە قاعە عرضکرێ ئەمە کێسە جەناب پیشاندا ئەوە بابەتێکی ترە بڵێن ئەمە فیلمی کینگ کۆنگە جا بینە سەر ئەوەی کە تەکنیک کۆمەڵی تەکنیکی بە وردە پێشکەوتن لە تەکنیک و تەکنۆلۆژیا هاتە پێشێ چاپەمەنی بەرەو پێشچوو ئەم وێنانە بە کوالیتیەکی بەرزتر هاتە ئەنی چاپکردن دواتر ئێمە بینین بۆ نمونە با زۆر بڵین سەرەتا ئەوەی کە زۆر گرنگە ئێمە ئیشارەی پێ بکەین کالیکۆت ئەگەر بزانین لە کالیکۆتەوە دەستی پێکرد کالیکۆت چییە سەرەتا لە قاعەیەکە وەکو قاعەیەکی شانۆیی وابوو عەرزی فیلم لە قاعەیەکە عەرزەکرا ئەوە نەبوو وەکو ئێستا قاعەکان جیاواز بن و لە وڵاتان لە یەک کاتە لە چەند وڵات عەرزکرێ لێ قاعە بە یەک جیهاز عەرزەکرا کەوا بوو ئەمانش یەک ڕێکلامیان دروستە کرد لەسەر کالیکۆت مادەیەکی بڵین جۆرە قوماشێکە لە کالکوێتاوە هاتووە لەوە هاتووە ئەگە بیری بێ سینەماکانی لای خۆمان جاران مەسەلەن ئەو فیلمە ئەو ئافیشە گەوری فیلمەکان کە ئەکرد لەسەر ئەو قوماشێک دروستەکرا و بە سینەماکەەوە و هەرو سینەماژ و مەسەلەن ئەو سینەمانی کە سەردەمانی کۆن سینەمای دڵشادوانە کە لیانەدا هەر یەک وێنە بوو یان کۆمەڵێک وێنە و شتی لەسەر ئەو قوماشە و زیاتر بە دەست دروستەکرا تقریبا ئەم تەکنیکی کالیکۆتە تا ساڵی هەفتاکان مایەوە لە ئەوروپاوانەوە لای ئێمە تا ئەم ساڵانەی خێریش هەرما بوو کە بڵین کە ئەو سینەمای یەک ساڵۆنی یەک قاعی هەبوو بەڵام دوایی کە سینەمای فرە ساڵۆنی پیا بوو ئەو وەختەی تر ئەو کاریکۆتە نەما چکە تۆ سینەمایەک چەندین فیلم لێدا سینەمای وهەیە دە قاعیتیایە دە فیلمی جیاواز لێدا لەبەرەوە ئەو وەختە شوێنی عەرزی فیلمەکان ئەبێت بە لۆبیەکە لۆبی قاعەکە و پڕە بێت لە پۆستەری جۆرا و جۆر لێرەوە منافەسەی پۆستەر دروستە بێت ینی ئەوەی کە جاران تاقە یەک عەرز بوو تۆزێک منافەسەکەی کەمتر بوو بەس ئێستا ئەبینی منافەسەی پۆستەراتیش بۆ خۆی لەگەڵ فیلمەکە پۆستەر بۆ خۆشی منافەساکە تۆ لە یەک هۆڵا لە یەک لۆبیا کۆمەڵێک پۆستەری جیاوازە بینی ئەگە بگەڕێنەوە ئەگە بینەوە سەر هەم لایەنە مێژوویەکەی دواتر بڵین لە ساڵانی 30 و 40 ئەوانە وردەوردە کۆلاژ بەکارهات ئەنجا لە پەنجاکانە یان لە شەستەکانە فۆتۆی تیا بەکارهات ئەوە دوایی وردەوردە لەگەڵ شیکردن هەرێک لە هێو مەرحەلانە باسیەکەین تەوزیفکردنی فۆتۆ لە ئافیشی فیلما چۆن ئەبێت و تەوزیفکردنی با بڵین تێکست ویان ئیلوستریشن ئەمانە بەپێی مەرحەلەکان ئەگۆڕێت پێم وابێ جەنابەت چوویتە سەر بابەتێکی تر گەڕێمەوە
ئەگەر ڕێبۆ باشە با لە کینگ کۆنگ ئامینەوە کینگ کۆنگ فیلمی کینگ کۆنگ طبعا کینگ کۆنگ کۆنەکە طبعا نوسخەی تری دەرکراوە یەکێکە لەو فیلمانەی کە بۆ کاتی خۆی زۆر شتێکی سەرنجڕاکێش بووە هەر لە بیداەتی فیلمەوە کە ئەمە یەکەم جار بۆ بڵین سپێشال ئیفکت بەکار هاتووە لەم فیلماوە و حتمما ئەو فیلمانی کە کاریگەری لەسەر دەرونی بینەر بەجێ هێڵە لە بە درێژایی مێژوو پۆستەرەکانیشی ئەمێنێتەوە ئەم پۆستەرانەش وای لێدێ لە هەندێک جێگا پۆستەر ئەو پۆستەرە کۆنانە ینی بە نرخێکی خەیاڵیە بێ ئەفرۆشێت چکە نەماوە ینی بۆ نمونەسم باسی کالیکۆتمان کرد ئەو زۆربەی ئەو ئافیشانە کە ئەکرا لەسەر کالیکۆتەکە جارێکی تر بۆ یاخەکرایەوەیکی تری لەسەرەکە کە فیلمێکی ترە هات وێنێک تراسە دروستە کرد ئەوە نەبوو بپارێزرێ و ئەرشیف بکرێت لەبەر زۆرێک لە فیلمە کۆنەکان ئەوەی کە کالیکۆتەکانیان نەماون کەمێ زۆر عددێکی زۆر کەم هەیە ڕەنگە ئەگەر لە هیندستان و ئەوانە تا ئەسە لەسەر و سیستەمە بڕۆن یا لای خۆمان تام ساڵانەی خێریش ئەوە هەبوو بەڵامەوەش تقریبان بەرەو نەمانەچێت جا ئەگەر ئەبینی ئەگە بچیتە وێنەی یەکەمیان کینگ کۆنگ یەکەم باش بەشە ئەمە حەجمەکەی زۆر گەورەیە چکە ئێمە کۆمەڵێک حەجمی هەیە پۆستەر ئەگەر لایەنە تەکنیکەکەی وەرگری یەکێک لە حەجمە ستانداردەکەی ئەو حەجمەیەک یەکەم جار لە پەنجەرەی ساڵۆنەکە هەڵیان واسیوە پێیان وتووە شیت یعنی شیتێک با بڵێن شیتێک ئەندازەی ئەی سفر یا یەکێک بووە ئەگەر لە هەڵە نەچم 104 بە 104 سانتیم بە 68 تقریبا ینی بەقەر حەجمی 4 ئەی سری ئاوا بخەیتە سەریەک ئەنجە دوایی بە حەجمی تر مەسەلەن تەبەن ئەم سیستمی شیتکردنە ئەمەش علاقەی مەسەلێکی زانستیە زیاترەوە تۆماس ئەدیسۆن ئیشی لەسەر چکە تۆماس ئەدیسۆن وەکو داهێنەرێکی زانستی ئیشی لەسەر سینەماش کردووە لە هەموو بوارەکانی وەکو جیهازی عەرزی جیهازی فیلمگرتنی جیهاز و سەوت و ئەو بابەتانە تۆماس ئەدیسۆن ئەگەر چی هەنێک لەو داهێنەرانە هی خۆی نییە بەڵام کڕیوێتی و حەقی کۆپیڕایتەکەی گرتووە یان لێ کڕیونەتەوە بەڵێ بۆ بە هی خۆی ینی زۆر ئەڵەن زۆرێک لە اختراعەکان هینی تێسلا بووە بەڵام تێسلا کەمتر ناوی دێت ئێستا وردەوردە خەریکە تێسلا وەکو مختەرعێکی گەورە ناوی بینەوە سەر مەسەلەن ئەم شیتانە مەسەلەن ئافیشی وا هەبووە ئەگەر گەورە بووە مەسەلەن 24 شیت بووە ینی بۆی بتوانن لە گەورە لە حەجمێکی گەورە لە دیوارێکی گەورە دیواربندێکی گەورە ئافیشە بۆ سێ شیتی لە سەریەک وانی سێ حەجمی ئەو 104 بە 68ەکە و دواتر ئافیشی هیندا هاتەمەی پێڵەن ئافیشی میترۆ ینی هۆڵی میترۆ تەبەن هۆڵی میترۆ ئەگەر وەکو زانی میترۆ کە ئاچیتە خوارەوە بۆ قاعەکە ئەو وەکو تونێلێک وایە ئەو تونێلە کە خۆت لە ناو تونێلە هیچ میترۆکارەوە بەڵام کاشتیتە خوارەوە دیوارەکانی ئاوا قەوسن کابوو ئەبێ ئەو ئافیشانش بە شێوەیەکی قەوز بکرێتەوە پێیان وتووە ئافیشی میترۆجا ئافیشەکە سینەمایی بێ بازرگانی بێ فەرق ناکە پێیان وتووە سابۆی بڵین واتە میترۆ بەم شێوەیە تەکنیکەکان ئاوا بڵین پێشکەوتنی بەدەستهێناوە جا ئەوە بۆیە ئەگە بچیتە سەر ئەوەی ژمارە 11 لە ژمارە 11 من تەبەن هەندێک جار پۆستەرەکان هێنن لەبەر کات بۆی بتوان هەندێک جار لە ڕووی پۆستەرەکەەوە بابەتە هوەری و زانستی دیزاینەکە پێویست نیە یعنی بچینە سەر 11 11 دوای گەڕینەوە بۆ دوان لە 11 ئێمە پۆستەری فیلمی گۆن وذ the wind دەبینیم طبعا ئەمە ئەم فیلمە کاتی خۆی تەقینەوەیکی گەورە ڕزەجەیەکی گەورەی دروست کردووە هەم وەکو چیرۆک هەم وەکو ئەو بڵین ئەو جەراعەتە ئەو ڕۆمانسیەتە کە تایەتی اینجا دوو مەسیلی زۆر بەتوانای ئەو سەردەما لە ڕووی جەستە و وەکو دوو مەسیلی جوان قۆز مەسەلەن کلارک گەبڵ یان ڤیڤیان لی ئەمانە دوو بڵین دوو کەسی زۆر بۆ سەردەمی خۆی بڵین سیلبریتی ئەو سەردەمە بوون ئەم حرەکاتانە کە بڵێن کە هاتووە
ئەگەر چێمە بەم بەدەست دروست کراوە تەبەن لە فۆتۆ ژیرێ کراوە بە ئافیش بەڵام ئەم حرەکەیە لە زۆر فلیما دووبارە بۆتەوە ینی بۆ وەکو ببێ بۆ بە ترند یعنی وەکو چۆنڵێ بۆ بە مۆت بۆ بە مۆدێک ئەم حرەکەیە لە فیلما دووبارە بۆتەوە و تەنانەت لە پۆستەرەکەش ئەگەر تەماشا بکەیت ینی ئەم پۆستەرە وەکو ئەتمۆسفیرێکی شەڕ و جەنگمان پێدا کە باسی ئەو فیلمە ئەکات لە دواوە ئەبینین هەندێک تەفاسیلی وردی تایە کە هەمان دیمەنی ناو فیلمەکەن و لە پێشەوە سیرەکەین عشق و ڕۆمانسێتێکی گەورە ئەبینین و ئیرۆتیکی تێدایە شان بەشانی ئەوەش کە ئێمە لایەنێکی تیپۆگرافی واضح و جوان ئەبینین یعنی کە نووسینەکان ئەم شتانی کە نووسراوە معلوماتەکانی تقریبا ئەتوانین بڵین یعنی زۆر بێکێکە لەو پۆستەرانەی کە شان بەشانی فیلمەکە ینی دەوری هەیە و لە زیهنی خەڵکا ماوەتەوە و بۆ زانێژ ئەمە ئەڵێ تەبانەڵێ دە ئۆسکاری وەرگرتووە ئەم فیلمە دە ئۆسکاری وەرگرتووە هەندێک لەو ساڵانەی ئەخیرا جایزەش دانرا بۆ پۆستەر کۆمەڵێک کەس لە ساڵی 2004ەوە جایزەیەک هەیە بۆ پۆستەر پێشتر ئەوە نەبوو حەزەکەی با بچینە ئەجا ئەوەی وێنەی 12 هەمان ئەمەیە سیلوێتەکەی کارگەیبڵ و ڤیڤیان لیە بووە بە شکڵێکی ئینەر بۆیە دامنانی بووە بە شکڵێکی مەئلوف لە ناو خەڵکا بۆ سەردەمی خۆی تەوانێ سەلوانەیە تەمەەن فەرقەکە هەستە ئاگە بچینە بینەوە سەر ئەو پۆستەرانی ئەگە بگەڕێنەوە ئەمە بجارێک وردە حەز ناکەم بابەتەکە زۆر ببێ بە هۆلیوود و سینەمای ئەمریکی چونکە ئەوان زاڵن داجار تەجروبەی بەپی پێویست بتوانین تەجروبەی وڵاتانی تریش باس بکەین گە بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی سەدەی 20 بۆ رووسیا تەبعاً دوای شۆڕشی ئۆکتۆبر زانیە هەستیان بە گرنگی ئەم هونەرە کرد و لەگەڵ هەر پاش ئەوەی پێویستیان ئەم شۆڕشە پێویستی بە دەستگایەکی دیعایی گەورە بوو و باشترین وەسیلە بۆ دیعایە لەلایەن فیلمەوە بوو دواتر خەڵکانی سینەماکاری گەورەی تیا هەڵکە وەکو ئایزنشتاین وەکو تارکۆفسکی ومانە بەس با بڵێن لەو سەردەما لینین خۆی ئەڵێ ئێمە گرنگترین هونەر بۆ ئێمە بۆ شۆڕشەکەی ئێمە سینەمایە لەبەرەوە هەستان بە تەعامکردنی سینەما دەستگایکی تایبەتیان دانا بە سینەما و سینەما هەتا خێزانی لینین کرۆپسکایە بوو بە مدیری ئەو دەستگای هینە بڵین وەکو سەر بە نازم ئایا وەزارەتە چییە وەزارەتێکی تایبەت بوو بە پرۆپاگەندا و بە فیلم و فیلمەکانیان ئەبرد بۆ شارەکانی تر بە قیتار پۆستەری فیلمەکانیش بە گەورەی لەسەر قیتارەکان تەبع کرا و ئەنێردرا بۆ ئەو شوێنە ئەو وڵاتانیانی خەڵک چاوی یەکەم جار بە پۆستەرەکە ئەکرایەوە ئەمن پۆستەر لەبەرەوەی تۆ یەکەمین بەرکەوتەی جەماوەرە لەگەڵ فیلمەکەیە حتمما کاریگەریشی ئەبێ کاریگەریشی وا بەهێز بەجێ بێڵێ تا بتوانێت ڕاوکێشێ بۆ ناو فیلمەکە ئیتر لە دوایەوە لە ئیتالیا بە هەمان شێوە بەتابەتی لە 1922 ئەو ناوە کە مۆسۆلینی هاتە سەر حکم و فاشیستەکان هاتە سەر حکم هەمان ڕێچکەی رووسیان گرتەوە فیلمیان بەکارهێنا بۆ دیعایات و بۆ پرۆپاگەندەی تەبلیغاتی خۆیان بۆ پرۆپاگەندەی سیاسی خۆیان و حتا مۆسۆلینی خۆی چەند کەسێکی نار بۆ هۆلیوود و نردیشی بۆ رووسیا بۆ وەرگرتن بۆی فیکریان لێوەرگێ دوای زۆرتر متاثیر بوون بە سینەمای رووسیەوە بە تایبەتی لەو ئەویش هەمان تەکنیکی دیعایی و پرۆپاگەندەی تەبلیغاتی سیاسیانە کرد دواتر نازیەکان بە هەمان شێوە سوودیان لە پرۆپاگەندە زۆرە بینی لە حتا لە نازیەکان خۆیان یەکەم جار لە قاعاتی سینەمایە تەبلیغیان بۆ خۆیانە کرد و فیلمەکانیان نیشانەدا تا بوون بە هێزێکی گەورە
ئەمە ژەمانباتەوە بۆەوەی کە شان بەشانیەوەی کە ئەم هوەرە زۆر بە خێرایی بەرەو پێشە چوو و لە جەنگی جیهانی دووهەمە ینی بوو بە سەنەعەتێکی گەورە چونکە پێویست بوو شان بەشانی ئەو دەستگا حربی و سەربازیە شەڕی خۆی بکات بە هەمان شێوە کۆبین لە شەڕی ساردا بە هەمان شێوە ئەو فیلمانەی کە ئەمریکا و رووسیا دەریانە کردووانی فیلمەکانی ڕۆکی و سلڤەستەر سال و نۆمانە زیاتر جەنگێکی سینەمایی بوو و لە ڕێی ئەم سینەماوە کە ئەتوانرا بڵین سیاسەتی ئەو وڵاتە و سیاسەتی ئەو هێزە گەورانە لە ڕێی سینەماوە پیادە بکەن هەتا سینەما بڵین دانرێ داوێن دوایی مستەلەحێکیان بۆ دۆزیەوە دقیق بیرم نییە کێدانەوە کە پیانەوە و سۆفت پاوەر ینی سینەمایەکێکە لە قووەتێکی زۆر گەورەیە پاوەێکی بەهێزە بەڵام بە نەرمی ئەچێتە ناو خەڵکەوە و وەکو بڵین لە پرۆپاگەندە و لە سیاست ئەتوانێت بەکار بهێنرێ ئەگەر بچینە سەر بە هەندێک لە پۆستەرەکانی تر باسکەین پۆستەری ژمارە 14 ژمارە 14 لاپەڕە 14 بەڵێ دەستخۆش ئەمە جانگۆیە تاوان جانگۆ کۆمەڵێک فیلمی لێ دەرچووە بەس ئەوەی کە زۆر گرنگ و بەلامەوە گرنگ بوو لە پۆستەرەکانیە ئەم نوسخەی فرانکۆ نیرۆیە و دواتر نوسخەی تریشی هەیەوانی بڵین دواتر کە لوناردی کاپری و ئەوانە بەکار ئیشانتیا کردووە بەس ئەمەی نوسخە کۆنەکەی جانگۆ تەماشای ئەم تیپۆگرافیە بکەین ئەم تیپۆگرافی کە لێ کە جانگۆکەی پێنووسراوە ئەبینین هەمان ئەو تیپۆگرافیە کە لە جانگۆکانی تریشا بەکارهێنرێ تەمەن زۆر گرنگە هەر پۆستەرێک هەر ئافیشێکی سینەمایی وەک هەر بابەتێکی تیجاری وەک هەر بڵین بەرهەمێکی تیجاری هاوس پێڵێن هاوستایلی خۆی هەبێت ئەم هاوستایلە واتە ستایلی ئەو بەرهەمە ئەمیش بۆن من ئەم فۆنتەی کە دانرێت ئەو فۆنتەی کە پێنووسێ زۆر جار خۆیان فۆنتەکە دروستەکەن ئەو هونەرمەندەی کە تیپۆگرافەکە فۆنتێکی تایبەت دروستەکەوت لەسەری ڕێەکەون و لە فیلمەکانی داهاتووشە هەمان شت بەکارێتەوە هەنی ئەگەرچی ڕەنگە دوای 50 ساڵ نوسخەیەکی تر دروستکەنەوە لەوە بەڵام سیرەکەی بە خەتی گشتی ئامی ستایلی ئەو ستایلە گرافیکیە بێ لە سەری بڕۆردەوە بۆی بتوانێت هەمووەکو بیرەوەریەک مێنێتەوە هەم ئەو کاریگەری کە پێشتر لەسەر دیدی جەماوەر بەجێ هێشتووە هەمان ئەو کاریگەریە زیینوو بکاتەوە و ئەمینی بۆ نمونە لێرە تەوان ئەم فیلم ئەم پۆستەرە بە وێنە دەیان دروست کراوە وێنێ فۆتۆگراف نییە بەڵام تەمەن لەسەر فۆتۆگرافە گیرێتەوە ئەوان زۆر جار دێن ئەو مەشاهیدانە ئەو سێنانە کە ئەگرن فۆتۆشی لەگەڵا فۆتۆگراف ڕسمیەگرێت یانیان لە فیلمەکە خۆیەوە جارێکی تر ئەو لەقتەیەکی لێ هەڵە بژێرن دیارە بە هاوکاری بە اتفاق لەگەڵ ئارت دایرەکتەرەکە چکە شەریکاتی فیلمی گەورە ئارت دایرەکتەری خۆی هەیە بۆ پۆستەر نەک ئارت دایرەکتەری عام ناڵێم بەڵام پۆستەرەکە خۆشی ئارت دایرەکتەرێکی خۆی هەیە ینی شەر نییە ئێمە خۆمان هەمیشە وێنەکەش بکێشین و تیپۆگرافیەکەشی بکەین و فۆتۆکەشی بگرین و کۆلای ئێمەیان دیزاینەکەی بکەین بەپێی ئەوش خۆی پۆستەر خۆی بۆ خۆی بەپێی تەخصوسەکان ئەکرێ هەرکەس دەورێک ببینێتایە و کارێکی جەماعی بێت ئەشکرێت تەنها یەک کەس ئەوە بکە لە ژمارە 15 ئەگە تەماشا بکەین ژمارە 15 هەمان فیلمە بەڵام نوسخەی تازەیەتی ئەم بڵین کە بەڵێ ئەمە نوسخە تازەکەیەتی لیۆناردی کاپریتیایە تەوان ساموێل جاکسون ئەمانە تەبان ڕەنگە 50 ساڵ دوایەوە کرابێت ئەنجام ئەم فیلمە کراوە بەڵام هەستەکەی لە یەکچوون هەیە بە تایبەتی لە نووسین و ئەنی وەکو ئەو نووسینە بۆ بە لۆگۆی ئەو فیلمە دواتر لە فیلمەکانی ترا دیسانەی بینینەوە مەسەڵەن بۆ نمونە ستار وۆرس لە فیلمەکانی لە ستار وۆرس هەمان ئەو
ئامراز و ئەلمنتانە بەکارهێننەوە کە پێشتر بەکار هاتووە بەڵام پێشکەوتنێکی تەکنەلۆژیا تەوەن دەورە بینێتیایە ئەو وەختە کۆمپیوتەر چ دەورێکی هەیەتیایە ئەوانە هەمووی بەڵام ینی وجودی هەیە بەڵام هەستەکەی بۆ نوبەرامی فیلمە کۆنەکانی پێوە دیارە مەسەلەن فیلمی جۆراسیک پارک ستیڤن سپیلبێرگ بەداخەوە لەم کۆمەڵاتیای نییە بەڵام بۆ کۆزانی تەنها لۆگۆی شەریکەی لۆگوی لە فیلمەکە لۆگۆیشی تایە پارکەکە جوراسیک پارکە لۆگۆیکی لەسەر داینەسۆرێکە و لێ نووسرا جوراسیک پارک هەر هەمان لۆگۆیان هێناوەتەوە و کردوانە بە ئافیش و فیلمەکە ینی ئەکرێ شتانەش ئەکرێت تۆ هەندێک جار ئیسیفادەیان سوود لە بابەتی ئەدەواتی ئاسان وەرەگیرێ بەپێی ئەو حاڵەتی کە پێویست دەکات ئەنی جوراسیک پارک خۆی ئەکرا پڕیکەن لە داینەسۆری گەورە و ئەکشنی تیا بکەن بەڵامی تر نازانم ستیڤن سپیلبێرگ کەسێکە خۆی هەمیشە تەداخلی کارەکە حتا تەداخلی پۆستەرەکەش دەکات تەداخلی دیکۆر و ئاردایرەکشن ئەوانە دەکات لەبەرەوە هەستەکەمەوە فیکرەی ئەو بوو بێت با بچینە سەر ژمارە 16 من حەزەکەم تێبینێک لەسەر ئەمە بەم کاک ڕێناز گیان ئەوەی ستیڤن سپیلبەرگ چونکە با ئەوە شاگاداریەکە ئەوەش حەزم کرد ڕوونکردنەوەی چیکە بەم ئێمە پێویستمان پێێت ئەم ڕوونکردنەوانە بۆ فێرخوازەکان وەکو سەرچاوە بەکاری بێنن ستیڤن سپیلبەرگ شارەزای زۆر لە بوارەکان بووە یعنیەکێ لەوانەوەکو ئەڵێ لە کاتی دەرهێنانە سکێچی کردووە بۆ فیلمەکەی خۆی بە قەڵەم ئەوە نێخ کردوێتی کە دیمەنەکان چۆن دابەش بکرێت ئەکتەرەکان فیگەرەکانی ناو لە فرێمەکەیە ئەم لەسەر کاغەزێک فیگەرەکەی کردووە وێنە کردوێت ئەمەیەکێ بۆ لە سپاتەکانی ستۆری بۆردی بۆ کردووە بەڵێ ستۆری بۆردی بۆ کردووە کۆی کە خۆتە زانید لە هینی سکێچا هەیە لەم فیلمەیە حەزەکەم سەرنجێ بخەمە سەر ئەم پۆستەرە ئێمە گەلە جار پۆستەرەکە بە سەیری سێ دەموچاوەکە ئەەکەین یعنی ئەم دەموچاوی ئەم سێ کەسە بەڵام ئەگەر تۆ بێت و سەیری پشتەوە بکەیت ئەو پرشی خوێنەکان ئەمە لێرە هێمایەکە بۆ ناوڕۆکی فیلمەکە کە چۆن هەمووی کوشتن و بڕین بووە و خاصەتەن ئەو خوێن ڕشتەی کە لە دوایین جارە لە کۆشکەکەی لیۆناردۆ دیکاپرۆیە لەناو کۆشکەکەی ئەو هەموو خوێنە ڕژێن بۆ یعنی ئەمە جێ سەرنجە با بڵێن بۆ ئەو پرشی خوێنی لێرە لەم پۆستەرەیە داناوە ئەمە ئەوەیە کە ئەڵین لۆگلاین ئەڵین دێرنامە یعنی کورتەیەکی فیلمەکە ئەلەوەیە بە پێتەڵێت پێتەگەێنی بۆی بینەر سەرنجی بچێتە سەر بەڵێ قسەکەی جەناب بەڵێ ئەنجا ئەو بانی بۆ ئیزافەی قسەکەی جەناب زۆر جار جگەلەوەی ئەو فیگورە سەرەکیەکان باگراون تەبان زۆر شتیار ڕوئەیە بە تایبەتی لەم پۆستەرانی پۆستەری تازەیە ئەبینین ئێمە عمقێکی زۆری پێدەن ینی پێرسپێکتیف بۆ لاینێکی هەیە پێرسپێکتیفێک و عمقێکەیە بە پۆستەرەکان لەناو قوڵاییەکە زۆر جار زۆشتی بابەتی پۆستەرەکە و بۆ بابەتی فیلمەکە و بۆ ڕوونە بێتەوە یان مەسەلەن ئەبینیت تەفاسیلێکی زۆر بچووکی لە شوێنێکە ئەبێ بگەڕێ بووی بیدۆزیتەوە ئەبینیت ینی لە هەر پۆستەرەکە بگەڕی لەوانەیە تەفاسیلی بچووک هەبێت وە زۆر شت بابەدەسەوە کە تۆ ینی کە بەلای ئەڕۆی ینی ڕاگوزەر هەستی پێ ناکەی بەڵام چکە پۆستەر لە ڕاستیا دوو وەزیفەیە وەزیفەیەکیان ڕاگوزەرە ڕاکێشانی تۆیە بە فیگەرە سەرەکیەکان وەکو جەناب باسی کرد و تێکستەکە و تایتڵەکە بەڵام دوای ئەوەی کە تۆ لە هۆڵی لۆبیەکە کە چاوەڕێیەکەی ئەچیتە نزیکی هەر پۆستەرێکەوە بە قوڵی تەماشایەکەی ئەو وەختە ئەچیتە ناو تەفاسیلەکەوە جا زۆر جار شتێکەکەی بیرم نەچێت منافەسەکە لەوە دروستە بێت تۆ منافەسەی پۆستەرات پێش منافەسەی بازاری فیلمەکە لایەن پۆستەراتەکان منافەساکەن چوە تۆ خەڵکانێک هەن کە ئەچن بۆ سینەما لەوانەیە نەزان بۆ چه فیلمێ بچن ئەو هەموو تۆ دە فیلم لە شوێنێکە عەرزەکرێ بەڵام شتەکە لە کەلتوری ئەوروپیا ینی چوون بۆ سینەما شتێکی عادیە و هەموو ڕەنگە مانگی 2-3 جار بچن ئەگەر بەڵێ بۆ بە نەریتێک
پێویست شەک نییە بڵێ من ئەبێ بچم بۆ فلانە فیلم ئەچێت جاروە ئەچێت لەوێ سیرەکە لەوێت چ شتێک وای لێکە ئەو فیلمە هەڵبژێرێت تاوان ئەو یەکەم شت پۆستەرەکەیە جا لە لێرە فیلم میکەرەکان ئێستا هەست بە گرنگی پۆستەرەکەن چونکە تۆ پۆستەرەکەی تۆ وەک چۆن تۆ کتێبێک ئەخەیتە بازارەوە بەرگەکە و چەندێک گرنگە چونکە ئەو بەرگەی تۆ هاوار ئەتوانێ ینی کەسێکی زۆر بەلای خۆیان ڕاکێشێ ئەمیش وەکو بەرگی کتێبێک وایە بە ئیزافی تەبعەن دوای ئەوە ترەیلەریەت تەبەن ترەیلەریش گرنگە بۆ ڕاکێشانی بڵین بینەر بەڵام پۆستەر مەرحەلەی یەکەمێت ئەنجە دوایەوە ئەنجە دوای ترەیلەریەت لەڕێ ئەوە تۆ توانی فیلمەکە ڕەواجەمە دیارە بۆ فیلم تازەکان دەبێ بودجە تەرخانکەن بۆ پۆستەر چونکە ڕەنگە هەبوو بێ فیلمی زۆر چاکە بوو بێ بەڵام پۆستەرەکەی خراپ کەوتۆتەوە یان خەڵک نەیبینیوە نەیتوانی بێ نەجاحەت بەدەست بێنێ بۆ بێت چاوانەشەوە هەندێک فیلم هەبووە پۆستەرەکەی زۆر زۆر سەرکەوتوو بۆ بەڵام فیلمەکە خۆی ڕەنگەوان نەبوو بێ بەڵام پۆستەرەکە توانیوێتی جۆرێک لە هینی پێ بە پۆپیلەری بکاتوانی جەماوەری کاکە ڕێناز گیان من بیرمە یعنی لە ساڵانی حەفتاکان عەرەبانەیەکە بوو تایبەت دروست کرا بوو بۆی پۆستەریان لەسەری دانا بە هەردوو دیو یعنی بە جادەکانە ئەڕۆشتە من باسی کەرکووکەکەم بە جادەکانە ئیترە و کەسە چۆن بڵێ حەماڵی خۆمان بار هەڵگر بارەکە هەڵەگری و پاڵ بە عەرەبانەکەوانێ بەڵام ئەم نەخێر ئەو پۆستەرە بوو ئیترم بەناو شارە ئەگەڕا دوای ئیترە گۆڕا بە جامی پاسەکانەوە و ئیتر وای لێ هادیتر لە زۆر جێ ڕئیسیا دانرا گوێ جێ سەرەکیەکان لە کەرکووک من بیرمە پۆستەر لە کۆمەڵە جێگەی سەرکی دانرا وەکەوەی کە لەم دوایانە لای خۆمان لە سلێمانی با بڵین شانۆیەکانمان لە کۆمەڵە جێگەی سەرەکیە پۆستەرەکان هەدەفەکەی چییە لەوەی هەدەفەکەی ئەوەیە وەکو جەنابەت پێش ترەیلەر مەبەستەکە بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵک بووە وەکو ئێستا نییە بە کلیچێک لە فەیسبوکەکەی دایەگرێت یان بە تێکستێک بۆ هەموو ژمارە تەلەفۆنەکانیان نێرێ ئەو کاتانە ئاوها بووە ئیجا بۆیە هەتاکو ئێستا کەش پۆستەر هەر زیینوە و هەر زەرورە بەڵێ بەڵێ قسەکە جوانە هەتا ئەڵێن وەختی خۆی لە نازم لە ڕشتەی مروواریان نووسرا بوو ئەڵێ لە منتیقەی پشدەر کە ئەو بە دەهۆڵ و زۆر ناتەوانەیە کە بەوت من بیری ئەوم نایی سەردەمی منی لاانێت تۆ بە مناڵی بیری بێ بەس کات بە دەهۆڵ و زۆر نادی ئایان بۆ کردجا لە منتیقەی پشدەر هینەکات فیلمی هەیە فیلمی هەروازەمە لەو فیلمی ئەم جانگۆشتانەیە کابرای جارچی هاوارەکە ئاڵی کوێخار ڕینگۆ دەبڵ دەمانچەی بەلا قونانیەوە دەنێ بەڵێ بڵێ ئەوە هەیە و شتێکی وای بۆ کردو ئاڵێک کوێخار ڕینگۆ لە ناوەڕاستی خەیابانێ زار لە زاری کیژانی دەنێ شتێکی کرد بۆ بجێڕم کاک کاروان عمەری خۆمان با بڵێن هونەرمەند کاروان کە سەمای بالیاکە ئەو باسی ئەوەی کرد دێڕێک هەیە لە سلێمانی ئەڵێن لێدە شەفیق بەڵێ بەڵێ ئەو لێدە شەفیقە ئەڵێن هەر لەو منطقەیەوە بووە کاتێک ئەو جارچیە هاتووە ئەوە نییە وەستاوە و خەڵک پرسیاری لێ کردووەمان و اینجا پارەیان داوە پێی و وەکو شاباش با بڵێ اینجا زوو و توێتی بەو کەسێک کە تەپڵەکەی لێداوە لێدە شەفیق لێدە شەفیق بۆی وەکو بە تۆنێک بە گۆرانیەک بێڵێ شەفیقە لەوێەوە هاتووە ڕاستە زۆر ڕاستە بەڵە میژەوەم بیستووە یانی ئەگەر تەبلیغی تر زۆر تەبلیغ بۆ ئەو ینی بۆ ئەو فیلمانە شێوازی جیازی بێن لای ئێمە لەبەروی لای ئێمە زیاتر ئێمە سەمعین ئێمە سەقافەتی ئێمە سەقافەتێکی سەمعیە سەقافەتی بیستنە بڵێن ئاودیۆیە کەمتر ڤیژوەڵە ئەمە ڤیژوەڵ نین ئەن حتا سەیری کاریکاتێرەکانمانکە نوکتەکانمانکە کەمتر هەستەکەی زیاتر ئەتیمادمان لەسەر قسە و وتنی نوکتە و ئەمانەیە ینی گێڕانەوەیە بە شێوەیەکی سەوتی جا بۆیە زیاتر تەبلیغ لای ئێمە بە دەهۆڵ زۆرناوە بەو شتانە بووە کەمتر ئێمە ینی حتا ینی ئەوەنەی ئێمە قسە کارمان لێکە ئەوەندە وێنە و شێوە و شکڵ کارمان لێ ناکە یانەگە سەیری کاریکاتەرەکان کەی زۆربەی بینی
هینن تێکستی تێکست زیاتر دەورەبینە نەک شێوەکە خۆی فکرەکە بات حتا کۆمیدیای ئێمە ینی من بەڕای من کە منەبیرم کۆمیدیای ئێمە کۆمیدیایەکی بڵین سووەری نییە زیاتر قسەیە ینی ئەو قسەیە ئەگەر ئەو ممەسیلە نیکە موسیلیک تریش بیکە تقریبا هەمان شتەباتەوە ئەوە نییە بڵێ مەسەن بۆ ئێمە کەس شتێکی وەکو مستەربین مانتیانە کە قسە نەکات و تیا هەڵ نەکەوتووە بە بێ قسە ئەو هەموو پەیامە یان چارلی چاپلنگ ئەو هەموو پەیامە بگەێنێ ئەو هەر بۆ تەوزیحێک بوو لەبەرەوە زۆر جاریش بە قسە ئێمە شتەکانە گەێنین با بینە سەر مادەم باسی چارلی چاپلمان کرد بینە سەر پۆستەری ژمارە 16 پۆشتەری ژمارە 16 تەبان نەمیش زیاتر من هەوڵما ئەو فیلمانە هەڵبژێرم کە خۆشی فیلمەکان خۆشیان قەفزەی گەوریان لە جیهانی سینەما کردووە بۆ نمونە لەم سەردەم لە فیلمی مۆدرن تایمە ئەمە فیلم مۆدرن تایمە کە باز لە هاتنی تەکنەلۆژیاکە و کە مرۆڤ وەکو ئالەتی لێ و کە حقایەتەکەی لەوانەیە زۆر بەمان بینی بێتمان هەم لە ڕووی تەکنیکیشەوە تێکەڵێکە لە سینەمای سایلنت و سینەمای دەنگدار نیوەی بە بێدەنگە ڕۆنیەوەی یانی ئەگەڕێتەوە سەر زۆر جارە بینین چێتەوە سەر ئەو بەلاتۆ سیرەکە چارلی چاپلن یا قسە ئەکات بەڵام ئەم تێکەڵا بۆ خۆی لێرە بڵێن قەفزەیەکە وەک چۆن ئەو فیلمانەی کە ویزارد ئۆف ئۆس ئەوەی ئەگەر بیرما ئەوش لە سیەکانە کە کراوە لە نیوە ئەبێ بە ڕەنگی لەپڕ ڕەنگ لەپڕ لە ڕەشوستیەوە بێ بە ڕەنگ ئەمیش لەپڕ لە سایلنتەوە بێ لە دەنگار ئەم فیلمە پۆستەرەکە پۆستەرێکی سادەیە بابەتێکی زۆر یانی شتێکی هین نییە بڵێ جێگەی هەر چارلی چاپلن خۆی ناو بوو ئەو کاتەژ هەر ئەڵێنی بڵین ناوێکی گەورە بووە لەبەرەوە زۆر جار ممەسیلەکە خۆی مارکەیە خۆی بێتە مارکە لەوانەیە ئەیبینین لە هەنێشتی تریشا لەوانەی ئەلفرێد هیچکۆکی شایبینین هیچکۆک زۆر جار خۆی لە ناو پۆستەرەکە دانرێ وەکو مارکەیەکە بەڵام ئەم پۆستەرە تقریبان شتێکی زۆر زۆر ناگەێنێ بە بۆچوونی من پۆستەری تری هەیە مۆدرن تایم من خۆشم ئیلهامم زۆر جار لێ وەرگرتووە بۆ کاریکاتێر کە ئەچێتە ناو هینەکەەوە کاچێتە ناو ئالەتەکەەوە ئەچێت ئالەتەکە بڵێن ئەیسوڕێنێتەوە ئەوە کراوە بە پۆستەر بە هەمان شێوە بەس من ئەم پۆستەرە بە ئامدەن ئەمە دامنا کە شتێکی سادەیە ینی زۆر تەرکیز کراوە کاکە ڕێنازگیان من حەزەکەم سەرنجێ بخەمە سەرەوە ئەوە تۆ خۆشت ئیشی تۆیە زیاتر پۆستەرێکێک لە تایبەتمەندیەکانی سادەیە سادەیەکەیەتی ینی بە سادەی تۆ چۆن بتانی پەیامەکەی خۆت بگەینی دێسا گەر لەم پۆستەرەیە هەرچەنێ وەکو جەنا بدودت لە ڕووی تەکنیکی هەتا وێنە کێشانیشەوە زۆر ئەو هینە نییە ئەو بەتوانایت پێوە دیار نییە بەڵام هێمایەکی تایە لە پشتی شارلی شاپلنەوە کە چۆن مرۆڤەکە بەکاردێ وەکو ئامێرێکە بێتە پارچەیەک لەوە بێتە بەشێک لەو بەس ئەو هێمایی تایە ژینا لە ڕوویە هوەریەکەیەوە وەکو تۆ باسە کرد هیچ نییە بەس ئەو هێمایە ئەگاتە با بڵێن پەیامی کرۆکی فیلمەکە ئەگەیێنێت بەڵێ ئەنجا ینی زۆر جار پۆستەرمان هەیە ئارتە ئەگە بچینە سەر با بچینە سەر ژمارە حەڤە بەڵێ ژمارە حەڤەش بە هەمان شێوە کە باز فیلمی هینە مترۆپۆلیس ئەمیش بێ دەنگم فیلمە فیلمێکی زۆر سەیرە فەنتازیە ینی ئەمیش ئەم فیلمە هینە هەر باسی وەکوی چارلی چاپلن هەمان فترێ هەمان ژانڕەکە باز لە بە تەکنەلۆژیا بوونی بەشەر و تەبەن سەرەتاکانی سەدەی بیستەمانە خەڵک زۆر بەنەوە ئێگا لە بیستەکانە وا تەسەوریکەی تر جیهان زۆر بەرەو پێشەوە ئەڕوا و ئیتر جەنگ نامێنێ و تەکنەلۆژیا زۆر پێشەکەوێ و یعنی حتا جەنگی جیهانی یەکەم پێیان ناوت جەنگی جیهانی یەکەم پیانەوە جەنگی جیهانی کۆتایی کەیترمە کۆتا جەنگە و دوایەوە جەنگی تر دروست نابێتەوە بەڵام دوایەوە بینیمان دوای 20 ساڵێکی نەبردیسان هیتلەر و وڵاتانی زلهێز کەوتنەوە خۆیان و ینی ئەو هیوایی کە
پێشتر هەبوو کە ژیان بەرەو زۆر بەرەو پێش بڕۆ مۆدرن لە خزمەتی مرۆڤایەتیا بێ تقریبەنەوە بەدی نەهات بەڵام لەم فیلما بەڕاستی بینرێت یان کۆمەڵێک ڕێبازی هوەری لە هوەری شێوەکاری و لە ئەدەبیاتە مەسەڵەن فیوچەریزم ینی کە پێڵەن هوەری پاشە ڕۆژگەری کۆنسترکتوریزم ئەو هوەرانش کە هەمووی بە هیوای ئەوە بوون کە جیهانێکی تر دروست بێت لە ڕاستیا بەعکسەوە وا دەرنەچوو ئەبینین ئێستا زیاتر بێت چاوانە بۆتەوە ئەو فیلمانە بەرهەمەهێنرێک کە پێڵەن ژانری ئاپۆکالیپت ینی ئەوانەی کە باز لە کۆتایی جیهانەکەن یان باز لە حاڵەتێکن کە لە دوای تەقینەوە دوای جەنگی جیهانی سێهم دوای ئەو کۆمەڵێک ئەوش بووە بە تقریبان بووە بە ژانرێک لە سینەمای تازەیە فیلمی ئاپۆکالیپتی بەڵام ئەوە حەزم کردەوە جارجار ناواخنێکم بیتێ بۆی نییە گفتوگەیە بکەین کاکە ڕێنازیان ئەمڕۆ جەنگ ئەو جەنگەی کە هەیە ئێستا خۆ لەم کاتەیە ترسیەوەیە جەنگی جیهانی سێم دروست بێت بەس من پێم وایەمە بۆ چوونی خۆمە لەوەیە دروست نەبێ چونکە ئێستا ئەمڕۆ تەکنۆلۆژیا چۆتە ناو هەموو وڵاتەکانەوە تەکنۆلۆژیا وای کردووە یعنی با بڵێن ئەو تەلەفۆنێ دەستی کایدەنە دەست مناڵێکەوە ئەو تەلەفۆنێ دەستێ عەقلی ئەو مناڵە ئەشواتەوە بۆ ئەو زلهێزانە هەر ئەوە نەیان بەسە ئیتر ئەوە جەنگێکی تەکنۆلۆژیایە زۆر لە جەنگی کوشتنی چەک خەتەرتر و مەترسیدارترە تۆ فەرمووتان ێستا لە جیهانە ئەتوانێت لە ڕێی تەکنۆلۆژیا و لە ڕێی میدیاوە کاریگەری گەورە لەسەر ڕوتی سیاسی جیهانی بکرێت ئەمەیان ئەچێتە سەر جیهانی با بڵێم ستایلی جەنگ کە ئەمڕۆ زیاتر گلۆبالیزمەی گرتوتەوە لەو بوارەوە لە ڕاستیا خۆی ئەگەرمە بە پێی ژانڕەکان باسیاکەین هەر ژانڕی فیلمێک تەبەن پۆستەرەکەشی جیاوازە لە شێوەی ئەوە دەرەچێتەوە ئەمەی ئەگە بچینە سەر بۆ نمونە تەبەن ژانڕەکان زۆرن ئێوە شارەزاترن بەس پێم وابێ زیاد لە 30 جۆر ژانڕی فیلم هەیە ئێمە ناتوانین هەر هەمووی باسکەین ینی بقارنەی بینی فیلمەکان و پۆستەرەکانیان بکەین بەڵام پێم وابێت تەبەن باشکرایە فیلمێکی کۆمیدی یان ڕۆمانتیک کۆمیدی جیاوازە لە فیلمێکی ئاکشن یان پۆستەرەکەشی جیاوازە بێت و بابەتەکەش جگەلەوەی چیرۆکە جیاوازە پۆستەرەکە جیاوازە بێت جوکە جمهورەکە جیاوازە گرنگە تۆ یەکەم شت وەک دیزاینەرێک یەک وەک کاتێککە تۆ ئافیشێک دروستەکەی کۆمەڵێک پرسیار هەیە لە خۆتی بکەی گرنگترینە و پرسیارەوە بڵێ من ئەو جمهورە ئەو جمهوری کە من ئەم پۆستەری بۆ دروستەکەم کێ ئەگەر فیلمەکە فیلمێ بێ بۆ گەنجان بێ یا بۆ مناڵان بێ تەبعاً تۆ بێ ئەو جمهورەی خۆت ئیشەکە بۆ جمهورەکە ئەکەیت دواتر بزانی کاریگەری فیلمەکە لەسەری چ کاریگەریەکی لەسەر ئەو فیلمە ئەو فیلمە لە کۆتاییە کاریگەریەک لەسەر ئەو کۆمەڵە پرسیار لای ئەو جیلە دروستەکە یا لای ئەو گروپە ئەو گۆڵە ئەوەی کە پێڵێن ئەو گۆڵ گروپی پێڵیان ئەو گروپەی کە تۆ مەبەستە پەیامەکە چییە ئەم پەیامانەی ناو فیلمەکە چەندێک تۆ ئەتوانی ئەم پۆستەرە پەیامی فیلمەکە بگەێنی جا پەیامە تەبلیغاتیەکەی و پەیامە هوەری و فیکرەکەشی یعنی تۆ لە ڕاستیە دوو بەشە بەشێکیانەوەیە تۆ تەبلیغ بۆ فیلمەکە ئاکەیت و زۆرترین ئەتەوێت زۆرترین بینەر ڕاکێشیت بۆ ئەو فیلمە پەیامەکەی تریژەوەیە تۆ ئەبێت هەمان ئەو شتێک کە فیلمەکەیەوێت تۆ بیگەێنیت جا تۆ بێ وەسائلێک بەکاربێنی وەسایلی سەرنجڕاکێشە ئایا ئەو فۆتۆی بەکارێنی فۆتۆی سەرنجڕاکێش بێت فۆتۆکانە بێ فۆتۆی چاک و پرۆفشنال بن لایەنە تەکنیکی و ڕنگ ئامێزی و ڕنگ و سێبەر و ڕنگسازیەکە لەبار بێت ئەبێ لەگەڵ مەبەستی فیلمەکە بگونجێت ئەجا جگەلەوە ئەو تەکنیکی تیپۆگرافی کە بەکارێنی ئەو پەیامە لە ڕێی کە تۆ لە ڕێی تێکستەوەی گەێنی ئەبێ ئەو تێکستە هاوشانی هارمۆنێتێک دروستکە لەگەڵ سەرجەمی ئامراز و ڕەگەزەکانی تری پۆستەرەکە ئەبێ هارمۆنێتێکە بێ ڕەنگی ئەو بۆ نمونەگەر تۆ ژمارە 18 بڵێن ژمارە 18
ئەگە بتوانی خێنە سەری ئەبێت تێکستەکە ڕەنگی تێکستەکە لەگەر ڕەنگی بەشەکانی تری پۆستەرەکە ینی هاوتا بێت ژمارە هەشدا گەر توانین ئەم فیلمی ساوند ئۆف د میوزیک ئەمە فیلمێکی ئێستیعرازیە جارێگەر لەسەر با لەسەر تەکنیکە قسە بکەین ئەبینین ڕەنگی تێکستەکە تایتڵەکەی لەگەر ڕەنگی بەتەڵەکە هەمان شتە اینجا ئەو دینامیکیەتەی کە لە هەرەکەی فیگۆری بەتەڵەکە هەیە هەمان دینامیکەتی ینی مۆسیقی و ڕقس ئەبینی لە نووسینەکەیە کەواتە تێکستەکە خۆشی بوو بە وەکو بڵێن دەورێکی تەمسیلی پێەیە بە تێکستەکە تێکستێکی پڵەتی تەنها ئەوە نێ ئینفۆرمیشن بگەێنێ بەڵکو ئەویش هاوکارە لە گەیاندنی بڵین ئەو هارمۆنێت و ئەوش ڕەخسەکە تێکستەکە اینجا لەگەڵ ئەوەیە کە تۆ ئەم ئیشە ئەم بەرهەمەکە نیشانەدەی ئەبێ وا بکەی جمهور تامەزرۆی بڵین ئەو فیلمە بێت لە ڕێی تۆ پۆستەرەکەی تۆ دەورەکەی تۆ ئەوەیە جا تۆ لێرە پۆستەر ئامادەکردنی پۆستەریان ئافیش هەر وەکو فیلم خۆی پریپرۆدکشن و پۆست پرۆدکشنی هەیە ینی چۆن فیلم ئەو بابەتانی هەیە پریپرۆدکشنی هەیە و ئامادەکاری هەیە و شوتینگی هەیە و ئەو بڵین مستەلاحاتانی کە سینەماکارەکان بەکارهێنن من نەتیجەی ئەوە تێکەڵ بووم لەگەڵ مستەلاحاتانش فێر بووم بەبەستمەوە نیە بە عەمدەن بەکاری بێنم ینی بەبەستمەوە لێک مستەلاحاتی سینەمایی بۆ بەکاربێنین ئامادەکاری ژیان لە گرافیکا پێی ناڵێن پریپرۆدکشن و پۆست پرۆدکشنوانە با بڵێن بە مستەلاحی سینەمایی بڵێن بە مستەلاحین کۆنسێپتی بە مستەلاحی گرافیکی هونەری گرافیک کۆنسێپتی هەیە تۆ مەسەن لەم لە کۆنسێپتی شەکە تا هەدەفەکە و دیاریەکەیت ئەنجا لە ڕێی هەدەفەکەەوە ئەفکارەکانە پێشتر هەدەفەکە دیاریەکەی دوای ئەفکارەکانی هەمووی تۆمارەکەیت ئیتر نووسی لای خۆدار چێ بێ ئەنجا دواتر ییت ئیسقاتی ئەو فکرەیە ئەەکەی جارێمە هەر لەسەر کاغز هێشتا تەنفیزی نەکردووە لەسەر ئەو جمهورەی خۆت چۆن بزانی ئایا تا چ ڕادێک هەندێک کەس هەیە ویان خەڵکی بڵێن ئەگە بە شێوەیەکی تۆزە فراوان ئیشی لەسەرکەن ڕیسێرچی بۆکەن و ڕاپرسی ئەەکەن ممکنە کۆمەڵێ تەختی و سکێچاتی ئەوەلی دروستکەن و ڕاپرسی بۆ بکەن بزان ئەو بەتابەتی ڕاپرسیەکان لەناو ئەو گروپەی خۆی کە ئەوێت ئیشی لەسەر کاگە بۆ مناڵان مەسەن لەگەڵ مناڵە ئیکا یا ڕاپرسیەکە لەگەڵ ئەگەر فیلمێکی علمی و خەیاڵی علمی بێ ڕەنگە لەگەڵ کەسێکی شارەزای زانستە ئەو شتانە باس بکەن ئەنجا دواتر کە دەیتە سەر بابەتی پرۆدکشنەکە خۆی دەیت ئابرازەکانی کۆکەیتەوە فۆتۆیە ئیلوستریشنە تێکستە تێکستێکی بەڕاق پیشانەیە کە لەسەر ئەم پۆستەرە سەرنجڕاکێش بێت ئەنجە دواتر دەیتە سەر ئەوەی کە لە ڕووی حەجمەوە حەجمێک لەبارە دێتە بابەتە تەکنیکە سرفەکەەوە کە ئیتر لە چاپخانە چۆنە هین تۆ چکام حەجمەکەی و ڕەنگەکەی و ئەو چەند عەدەدی طەبعەکان طبعا عادەتەن ئەو پۆستەرات عادەدێکی مەحدود طەبع کرێ دوایش مەجموعەی تر طەبع کرێ بۆ کەسانی کە حەزیان لە کۆکردنەوەی پۆستەرە هیوایەتیانە هەیە مەسەلەن هیوایەتی مەجموعەی هینی هەمووی کۆکەن مەسەلەن کۆلێکتەکەن ئەم بابەتانە کە ئەچێتە دوای پۆست پرۆدکشنەوە طەبع و نیشاندان و ئەوەی کەیتر ئەبێتە لەگەڵ کە ئینتاجەکە وردە تەواوە بێ کە ئیشەکە تەواوە کرێ ئیتر ئەو کاتێک کە تۆ هەموو شتێ تەواو بوو فیلم تەواو بوو ئەنجا پۆستەر دەرەکەوێت پێش عەرزکردن لێرە بینین ئەو هینەی تۆ بەکارهێنی ئەو هونەرمەندە خۆی قەرارەیە یان ئەو ئارت دایرێکتەرەیان ئەو گروپەکە ئیشی لەسەرەکەن ئایا پۆستەرەکە فۆتۆیە یان ئارت فۆتۆ بەکارهێنرێ لەم سەردەمەی ئێستا ئێمە فۆتۆ زۆر بەکاردێت و دواتر بە
بەرنامەی فۆتۆ وەرکینگ ینی ئەو بەرنامانی وەکو فۆتۆشۆپ و ئیلوسترێتر و ئەوانە ئیندیزانوان کاری لەسەرکرێ زیاتر فۆتۆ بەکارێ بەڵام بە شێوەیەک ئیشی لەسەرکرێ ئەجا ئێمە گەر بابێنە سەر پۆستەرێکی تر کە ئەویش بەلامەوە گرنگە من لێرە شتێکەیە کاک ڕێنازگیان ئێستا تقریبەن 1.5 دقەیە پێت وایە بابەتەکە زۆرترە خایەنیان کەمی ماوەتەوە بێت نیو سەعاتێکی ترەگەر ئەگەر پێت وا بێ زۆر بخایەنی حەزەکەم نییە بهێڵینەوە بۆ با بڵێن لایڤی داهاتوو لایڤێکی کە بکەین بیکەین بە بەشێکی کە چونکە لێرە من بینەران حەزەکەم ئەم ڕوونکردنەوەیە بدەم فلم سازان نایەوێت مامۆستایەک بێتە ئێرە بەس پرسیاری ژیان و هەنێشتی لێ بپرسین و چەند مناڵت هەیە و خواردنت چییە و بە نیو سەعات بابەتەکەی ببڕێنینەوە بە پەلە پروزێ و بڕۆتەواو نەخێر ئێمە ئەومان ناوێ ئێمە ئەمانەوێ مەسەلەن ئێستا کاگڕێناس خۆی ئامادە کردووە بۆم بابەتە ئەم بابەتە ئەمانێ بە تێر و تەسەلی ئێمە ئەرشیڤیکەین یعنی لە کتێبخانەی فلیم سازان داینین لە فلمخانە داینین لە یوتیوب داینین لە سەر فەیسبوک داینین لە وێبسایتەکەی خۆمان داینین بۆی ببێتە سەرچاوەیەک بۆ هەتایە فلمسازی کورد با بڵێن فێرخوازی کورد لە خوێندنگاکان بتوانن سوودی لێ ببینن اینجا بۆیە ئەچینە ناو وردەکاری ئەمانەوە ئەگەر جارجارە تۆزێ بێزارکەرش بێت ئێمە نامانەوێت جۆ بدەینەوەی کە تۆ بێزارە بیتیاننا چونکە ئێمە ئەمانەیە سوودەکە بگات سوودەکە تێر و تەسەلتر بێت وابێ شتێک نەپەڕێنین بەیانی فێرخوازێک پەشی بکەوێ بۆی ئێستا فرسەتە کاکڕێناس هاتووە و خۆی ئامادە کردو خۆی تەرخان کردووە بۆم بابەتە گەڕانێکی تێر و تەسەلی ئەکادمیانەی کردووە ئەی بۆ ئێمە سوودی لێ نەببینین بۆ ئێمە وانەکەین با بە 2 هەڵقە بە 3 هەڵقە بێت بەڵام با تێر و تەسەل بێ هەمومان بڵین ئۆخەی شتێکی زۆر باشی کرد و بۆ هەتاشە بمێنێتەوە ئەیجا کاکە ڕێنازگیان دێمەوە لای جەنابێت ئەگەر پێت باشە حەزەکەی لێرەوە بیهێڵینەوە بۆ بەشی داهات و چونکە تقریبا ئێستا 1.7 دقەیە بۆی وەرگرمان بێتاقەتیش نەبن ئەچینە سەر پرسیارەکان ئەگەر پێت باشە چی زۆر چاکە من ئەتوانین بیکەینە بابەتێکی تر لە کاتێکی تر هەم بە تەفسیلی باسی بکەین و هەمیش کۆمەڵێک نمونەی چاک و خراپ لە پۆستەری باش و خراپ مناقەشاتی لەسەرکەین کە زیاتر ئەوە زیاتر بۆ تەلەبەکان باشە بنەتوانن سوود لەو غەڵەتانە وەرگرن یا نقاتە بە هێزانە کاری لەسەرکەن بە دڵنیایەوە زۆر مەبەستە و چۆنێتی تەنانەت چۆنێتی ئیشکردن و ئیتر چی بکرێ و ڕنگ چۆن دابەش کرێ و تەکوین چۆن دابەش کرێ و ئەمانە هەمووی بنەماکانی پۆستەرن ئیتر نابێ پۆستەر بە بێئاگایی بکرێت و ئابیار کەوسەش ئەو کەسە پاشخانێکی زانیاری باشی هەبێت چی لەسەر فیلمەکە و چی لەسەر ڕووداوەکانی ناو فیلمەکە ئەمە بۆ چوونی منە ئەنجا نازانم ئەگەر پێت خۆشە من زۆرم پێ خۆشە و دەستخۆشیش لێ یەکەم دەست خۆش بۆ ئێوە زۆر سپاس باشە ئێمە حەزەکەی با بچین سەر پرسیارەکان چکە ئەو هاوڕێیانەمان با بێزار نەبن حەزەکەین ئەوە بوو بە 1.8 دقە کاکە ڕێنازگیان با ئیتر لێرەوە هەوڵ دێن بچینە سەر پرسیارەکان بزانم چێ پرسیاری کردووە بە پرسیارەکانی ئەوانە بین باش ئەوە تەبعاً زۆر لە برادەران سڵاو و ڕێزی تایبەتیان بۆت هەیە زۆر سپاسیانەکەم چاویان ماچەکەم دواتر بەئیساحەت جوابیان نێمەوە هەموو جوابی هەمویان نێمە من ناتوانم هەمویان داگرم لێرە لەو برادەرانە بۆ نمونە سۆرانی سڵاوی بۆ هەردووکمانەیە ئاسۆی ژیان دۆست ئیتر زۆر برادری کە ترێفە حەسەن نازە ئیبراهیم جاوێسە بەپەلە بەسەریاتیە پەڕم داوای لێبوردنەکەم ئەوەی بەرچاوم نەکەوێ یا شتێ بێت هین بێ نەتوانم شتەکەی بخوێنمەوە ئەو قادرەڵێ قادر سەمە دەڵێ دەستخۆش ڕێناز بابەتێکی زۆر جوان و بەسوودە زانا هوشیارەڵێ هەر بژیت ڕێنازیان دەم خۆش بۆ ئەو هەموو زانیاریانە ماندوو نەبێت ڕەس و خۆڕەمی شەرەڵێ زۆر خۆشحاڵین کە
بۆ بانگێشتەمان کێمەتان ئاگادار کردوتەوە لێرە ئارتین خان ڕووناخان ئەڵێ سڵاو و ڕێزم بۆتان با هەر نووسینەکەشی دابگرم سڵاو و ڕێزم بۆتان گەر باسی سینەما و فیلمی کوردی بکەین لە سینەمای کوردیە پۆستەر لەکوێدایە ئایا کورد گەیشتۆتە ئەوەی پۆستەرێکی وا دروست بکات پڕ بە ناوەڕۆکی بابەتەکە و چیرۆکەکە بێت زۆر سپاس بۆ هەموو هاوڕێیان من خۆشحاڵم بتوانین لە دانیشتێکی وا یەکتر ببینیەوە و زۆر سپاسی هەموو هاوڕێیانە کەم یەکەیەکە چاوێن ماچەکەم ئارتین خان دیارە باسی ئێمە فریای زۆرشت نەکەوتون ڕەنگە لە باسەکانی داهاتوومانە باسی سینەمای کوردیشکەین پۆستەری کوردی بکەین بەڵام بە شکلێکی گشتی ئەگەر باسی پۆستەری سینەمای کوردی بکەین بە حەقەت سینەمای کوردی ئێمە تا ماوەیەکی زۆر تا ئەم ساڵانە ئەخیریش هەر سینەمایکی ئاماتۆر بووە و نە بودجەیەکی وای هەبووە نە هۆڵی سینەما و هۆڵی نمایشێکی وا گەورەی هەبووە نە جمهوریکی وای هەبووە و لەژێر کاریگەری سینەمای وڵاتانی دەوروپشتیا بۆ وڵاتانی دەوروپشتیش تەبەن ئەوانیش لەژێر کاریگەری خەڵکی ترا بوون ئەنێ سەمە بیرمان نەچێت سینەمای ئێرانی بۆ خۆی خاوەنی پێگە و خۆیەتی بەڵام بە دوور نییە لە سینەمای ئیتالی یان سینەمای رووسی یان سینەمای میسری و ئەمانە کە ئێمە زیاتر لەژێر کاریگەریابووین و لەو فیلمانە تقریبا من هەوڵێکی جدی وان نابینم لە پۆستەری کوردیە ینی چەند هەوڵێک دواتر ئێمەگەر لە فرسەتێکی ترا مەجال بوو یان ئەگەر بە خۆم بە ڤیدۆ تەجیلمان کرد و داماننا لەسەر پۆستەری هەنێک فیلمی سینەمای کوردی قساکەینەوە فیلمە تەبەرەکان بەمەسەوەی بزانم ئەوی فیلمی یۆڵ ینی مەرجی سینەما فیلم پۆستەری سینەمایی تیا هەیە بەس پێم وا بێ ئەو لەوێ لە فەڕەنسا کراوە ئەگەر بە هەڵە نەچوو بم هەندێک فیلمی ترم بینی لە کوردستان کراون دارم باسی ئەو فیلمانەکەم کە لە هۆڵی عرض کراوە لە هۆڵە عرض کراوە واتە جمهوریە بۆ نەک سینەمایانەی ئەو فیلمانەی کە بۆ فیستیڤال وشتی و ئاکرێیان هەوڵی تاکە کەسی و ئاماتۆریان فیلم و ئەوانەیە فیلمی مەکتەب و ئەوانە هەیە ئەوە تقریبا ناچێتە بابەتێ مۆچکە ئێمە زیاترمانوێ باسی سینەمایەکەین کە لەگەڵ جمهورە ئەو فیلمانەی کە لە کوردیا کراون کە من ینی کە ئاوا جمهور بینی بێتیان ئەوانەی بەهمەنی خوبادیوانە تقریبا مەرجی پۆستەری تیا ئەبینرێ بەزەوە ناتوانین بڵێن ئەمە پۆستەری کوردی فەرقیە لەگە پۆستەرێکی سینەماییە ئەویش وەکو هەر پۆستەرێکی تر کێشەی تەکنیکی تایە کێشەی هوەری تایە نقاتی ئیجابی تیا لەوانە تیپۆگرافی تیا بێ ئەو بێ بە تەفاسیل یەکێک بچینە سەری باسی بکەین بەس بە شێوەیەکی گشتی ئێمە جارێ ئەتوانین هینکەین ئەبێ ئیش لە سەر فێربوونی ئەو تەکنیکانە بکەین تەکنیکی گرافیک بە شکڵێکی گشتی بە شێوەیەکی گشتی سینەمای پۆستەری سینەمایی بەدەر نییە لە هوەری گرافیک و ئەگەر هەر کات ئێمە گرافیکاری توانە و بەکارەمەمانتیا هەڵکەوت توانێ گرافیکەکەی بەهێز بێت ئەو وەختا توانین پۆستەری باش دروستکە و بێ بەشێکی گرنگ لە گرنگی بدرێ بە مەسەلەی پۆستەر و ئەوەی تا ئێستا کراوە تەنها هەوڵی تاکە کەسی بۆ یان زۆرجار مخرجەکە خۆی شتێکی کردو یاوێتی بە این من سەردەمانێک هەنێک کاری پۆستەری سینەمایم کردو بۆ هەنێک لە ئەوێن زۆری برادری خۆم بوونەوە کاک سۆرانی یان کاک ئەو برادرانی تر کاک ئاوات یان تقریبا ئەوانی کە کراون هاوڕێتی بوو دەرنەچووە نەبووتە بازارێکی پرۆفشنێڵی یا بیرمە لە وابزانم ئەگە بیرم نەچیار بۆ خۆشی کاتی خۆی ئێوە تۆ کاک سەرکەوتۆ و ئەو هاوڕێیانی تر کە خەریکیشی شانۆ بوون هاتن مەسەرەن لە هاوڕێکانتان تەشکیلەکانە و پۆستەرێکم بۆ بکە ئیتر ئاوا بوو زیاتر تا ئێستا بۆ حاڵەتە ماوەتەوە ینی تقریبا ئێمە ئاردایرێکتر وەکو ئاردایرێکتەر هەڵنەساوین بەوەی کە ئیشەکان تەوزیعکەین و لە سینەمای کوردیشا ئەم هونەرە تەوزیف بکەین هەر نەمان بوو کاکە ڕێنازگیان
من بۆ خۆم لەبەرەوەی دەستی شێوەکاریمە بووە دەستی وێنە کێشانمە بووە زۆر لە ئیشەکانی خۆم ئیشی برادران من پۆستەرم بۆیان کردووە هەتا من خۆشنووسش نیم یعنی نەوێنە کێشم نە خۆشنووسم بەڵام چونکە دەستێکم هەبوو شتێکم هەبوو بۆیانم کردو ئیجا بناغەیەکمان نەبووە ئەساسێکمان نەبووە بەس من پێم حەزەکەم لەسەرەوە شتێ بڵێم لەبەرەوەی سینەمای کوردی تا ئێستا نەکەوتۆتە ناو بازاڕی خۆیەوە بازاڕی نەبووە تا خۆی بژێنێت بۆیە پۆستەریش لەگەڵ ئەوایە پۆستەریش نەکەوتۆتە ئەوەی کە بتوانێ ببێ بە کارێکی پیشەسازی باش ئەویش لە ڕووی بازرگانیەکەوە خزمەت بە سینەما بکات ئێمە تەنانەت بەشی هەر شێوەکاری خۆی شێوەکاری تا ئێستا چەند هونەرمەندی کوردی ئێمە هەیە تابلۆکانی بفرۆشرێ و لە جیهانە مەزادی بۆ بکرێ و پێی ژیابێ یان بوو بێ بە سەروەتی میلەت لە دوای کەسەکە خۆی چەندمان ینی ڕۆ بازرگانیەکەی وەرنەگرتووە نەبووە بە پیشەسازی بەڵێ ئێمە ئەگەر دەتوانین دواتر بە تەفاسیل ئەگەر بۆمان ڕێکەوت کۆمەڵێک نمونە بێنینەوە فیلمی کوردی و ئەو فیلمانەی کێمە کاریگەری لە سەرمان هەبووە ئەوانە لە پۆستەرەکانەوە بڕوانین و دواتر ئەتوانین ئەو فیلمانە کە ئاشنایە بۆ ئێمە مەسەلەن ئەو فیلمانی کە بینیومانە ئەنجا لەگە پۆستەرەکان مقارنەیەکی اینجا بزانین ئایا بالضبط ئەم پۆستەرە هەمان هەدەفی گەیانووە و ئایا توانیوێتی بە ینی ئەو پەیامە بگەێنە کە فیلمەکە ویستێتی ڕەنگە لەوە بۆ خۆبان کۆمەڵێک ینی ئەنجامی هینمان بۆ دەرچێت سەرنجڕاکێشمان بۆ دەرچێت وای کاکە ڕێنازیان تا ئێستا برادرانی تر هەر دەستخۆشی و سڵاو ڕێزیانەیە کەس پرسیاری نەکردووە لەسەر بابەتە ئەوە بوش بە 1.7 دقیقەیتر پێم وایە کۆتایی پێبێنین و هاوڕێیان ئاگادارکەینەوە وەرگر ئاگادارکەینەوە کە ئێمە لە هەفتەی ئایندەیە با بڵێن لایڤی منە براتان لەگەڵتانم لەو لایڤەیە و ئیتر هەوڵەدەم بابەتێکە تەوەرێکە حەزەکەمەوە بۆ هەموو کەسێکی کە حەزی لە سینەمایە و بەڵام حەزی لە نووسینی فلیمە و بەڵام هیچ شارەزاییەکی نییە چۆن دەست پێ بکات وە گەلێ جار خەو نەبینێ گەلێ جار با بڵێن ئەڵێ بەسەرهاتی ژیانی من یان بیرۆکەی جوانی هەیە بەس نازانێت چۆن بیکا بە فلم ئەی چی بکات هەنگاوەکانی چی بێ بۆی بگا بە بگەێنێتە کۆمپانیاکان بگەێنێتە فلیم سازەکان ئاسانی بکات اینجا بۆ هیوایم لە یەکشەمی داهاتووە بتوانین خزمەتێکی بە پێسترتان بۆ بکەین و پێ بکەین و پێتان بگەێنین و کاگڕێناسیش بۆ لیستی داهاتوو بەشی دووەمی ئەم وانەیەمان بۆ تەواوکە و زۆر سوپاسانەکەین کاگڕێناسیانی ترت پێم خۆشەگەر لە کۆتاییە شتێکی کەتەیە خۆشحاڵین لە خزمەتابی زۆر سپاس خزمەت لە منەوە زۆر منیش خۆشحاڵ بووم بە ڕەخساندنی ئەم دەرفەتە و خۆشحاڵم کە هەوڵی جدی هەیە و بە تایبەتی ئێستا ئێمە ئەگەر ئەم وسایلانە هەیە لەبەردەسا توانین یەکتر ببینین و بەهۆی ئینتەرنێت و ئەم لایڤانە سوودێکی زۆرتر دەتوانین لە یەکتری وەرگین و ئەمە بێتە پردێ بۆی کە لایەنی زانستی جاچ سینەما بێت چ هونەرەکانی تر بێ لایەن زانستەکەمان بەرینە پێشێ من زۆر سپاسی ئێوەکەم هەموو ئەو خۆشەویستانش کە لێرە بەشدار بوون ئەو هاوڕێیانە کە لێرە حازرن و دەستخۆشیان ناردووە و حتمما قساکەینەوە و منیش خۆشحاڵ بم لە فترەیەکی داهاتوو ئەگەر ڕەخسا بە تەفسیل باسی ئەو بابەتەکەی تر تەواوەکەین و محاولەشەکەین کۆمەڵێک شتی خۆماڵیش لەگەڵیا باس بکەین زۆر سپاس